بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. بینەرانی بەڕێز و خۆشەویست مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقیبەت خێرمان بکا، سەربەرزی دنیا و قیامەتمان بکا، داهاتوومان لە ڕابردوومان باشتر بکا، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان برێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە ئینشاء الله. خوازیارم کە خوای پەروەردگار ئەو دەرسانە بخاتە تەرازووی چاکەکانمان و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕسکە و بێتە بەرچاوڕوونیەکیش بۆ خۆمان و بۆ سەرجەم بینەر و بیسەرە بەڕێزەکان. خوای پەروەردگار وامان لێ بکا کە کانگای ڕەوشت و بەها بەرزەکان بین. خۆشەویستان، خۆشحاڵم کە لە دەرسی هەشتەم لە بەرنامەی بەهاکان بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم خوای پەروەردگار ئەو دەرسە و سەرجەم دەرسەکانی دیکەی لێ قبول کردبین و عاقیبەتیشمان خێرکە ئینشاء الله. دەرسی هەشتەم لە بەرنامەی بەهاکان دەچینە خزمەت بابەتێکی نوێ کە ئەویش هاوکاری و دەستبارگرتنی خەڵکە. خۆشەویستانم، بۆ نەمان گوتووە هاوکاری و دەستبارگرتنی مسلمانان یان ئیمانداران، چونکە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە غەیری زەکات چونکە زەکات بەس بە مسلمانان دەشێ لەبەرەوەی عیبادەت و خواپەرستیە و یەکێکە لە حەوت بەڵێ لەو 5 ڕوکنەی ئیسلامی. بەڵام مەسەلەی چاکەکردن و هاوکاری و دەستبارگرتن بۆ یەکتری ئەوە لە بابی چاکە و لە بابی فەضائیل و لە بابی زیادەیە. لەبەرەوە خوای پەروەردگار هیچ سنوورێکی بۆ دانەناوە بۆ مسلمان و غەیری مسلمانیش ڕێپێدراوە کە ئینسانی ئیماندار چاکەکار بێ. و هاوکاری و دەستبارگرتن خۆشەویستانم بە مادی دەبێ، بە مادە و بە قسەی باش دەبێ، بە نسحەت و ئامۆژگاری و بە چوونەیاریش دەبێتن. چونکە جاری وا هەیە کابرا ئیشێکی دەکاتن هەرەوەزیەکی دەکا، تۆ دەخۆت ڕادبینی ئیش پێی دەچێ یاری ئەویش هەر هاوکاری و دەستبارگرتنە. واتە هەم بە قسە دەبێ، هەم بە ماڵ دەبێ، هەم بە کرداریش دەبێت. وەکو گوتیشم سنووری دیاری نەکراوە کە هاوکاری چێ دەکەی و هاوکاری چێ نەکەی، بەڵکو دەبێ زیاتر خەڵک هەمووی لێت سوودمەند بێ، ئینسان لە توانای دابێتن، لە بارانی دابێ. و دائیمەن ئینسان هەوڵدا خۆشەویستانم کە ئیش دەکا دائیمەن حیسابی ئەوە بکاتن دەستی بەخشەر بێتن، یعنی دەستی بەخشەر بێ، ئینفاق بکەی، خێر و سەدەقە بکەی، نەک دائیمەن هەوڵدەی وەریگری، یعنی بێکار و کەسابەتی و بێ ئیش و ئەوانە. بەتایبەتیش قسەی من بەڕاستی ئەوڕۆ لەوانەیە خەڵکێکی زۆر تالیبی ئیش و ئەوە بێتن، بەڵام ئیشی دەست نەکەوێتن لەبەر ئەو وەزە سیاسی کە دروستیان کردو لەو وڵاتی ئێمە. خوای پەروەردگار بۆمان تێپەڕێنێ ئینشاء الله. جارێ خۆشەویستانم، شریعەتی خوا، شریعەتی ئیسلام سنوورێکی داناوە بۆ بەخشین. یعنی خوای پەروەردگار کە باسی بەخشین دەکا دەفەرمێ لە بەخشینیشدا ئینسان دروست نییە کە ئیسراف بکاتن. لە بەخشینیشدا ئینسان دروست نییە کە ئیسراف بکاتن. یعنی دائیمەن دەبێ ئینسان لە نێوەندی، یعنی نێوەنگیری بێ، وەسەط بێتن. ئەو ئیسراف نەکردنە چۆن دروست نییە لە خواردن و خواردنەوە،
كلوا واشربوا ولا تسرفوا لە ماڵبەخشینیش بە هەمان شێوە دروستە ئینسان هەرچی هەیە هەمووی ببەخشیتن دەبی بۆ خۆی و بۆ ماڵ و منداڵ و بۆ ئەوانەی کە نەفەقەیان واجبە لەسرە تۆ حیساب بکەی لەبەرەوەش کە دەپرسن لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام چ ببەخشن خوای پەروەردگار تەبارەک وتەعالە پێیان دەفەرمێ قولی العەفوە قولی العەفوە یانی چی؟ عەفوو یعنی ئەو ماڵەی کە زیادە ئەوەی کە لە نەفەقەی خۆت و ماڵ و منداڵت زیادە ئەو دەتوانی ببەخشی ئەوجا ئەو بەخشینە خۆشەویستانی خۆم پانتاییەکی زۆری گرتووە لە چاکەکردنە وەکو گوتم کە چاکەکردن بە هەر سێواتاکەی بە ماڵ بە قسە بە کردەوە لە ئاەتەکانی خوای پەروەردگار قورئانی پیرۆزدا خوای پەروەردگار زۆر گرنگی پێداوە بۆ چونکە ئێمە لە چواردەورە و لە شوێنێک و لە بوقعەیەکی زەویدا دەژین مسلمان و غەیری مسلمانمان لەگەڵدا دەژیتن لەوانەیە جیرانی تۆ پیاوێکی نەسڕانی بێ پیاوێکی یەهودی بێ لەوانەیە پیاوێک بێتن باوەڕی بە ئیسلام نەبێتن بەڵام کاتێک کە تۆی مسلمان دەبینی مەسەلەن دەستبارگری هاوکاری دەکەی یارمەتی ماڵ و منداڵی دەدەی ئەو بەڕاستی دەبێتە دڵنەرمکردنی ئەو ئینسانەی بۆی کە فکرێک لە خۆی بکاتەوە ئەو دینە پیرۆزە وەربگرێتن و لەسەر ئەو ڕێگا چەوتەی کە لەسەرەتی لابداتن لابکەوێت لە سوورەتی ئەلبەقەرەدا لە ئاەتی 195 خوای پەروەردگار تەبارەک وتەعالە دەفەرمێ وأنفقوا في سبيل الله طبعا خۆشەویستان ئینسان هەر شتێکی دەکات ئەگەر بۆ خوای نەبێ زەرەر دەکات بۆ چونکە ئینسان هەرچی بکە غەیری خوا کەس ناتوانێت پاداشت داتەوە غەیری خوا کەس ناتوانێت پاداشت داتەوە لەبەرەوەش تەماشا دەکەین هەرچی کە عیبادەت و خواپەرستیە هەمووی ڕەبت کردوتەوە بۆ خۆی خوای پەروەردگار تەبارەک وتەعالە خوای پەروەردگار کە باسی نوێژ دەکات دەفەرمێ نوێژ بۆ خوا بکەن کە باسی جیهاد دەکات دەفەرمێ جیهاد بۆ خوا بکەن کە باسی ماڵبەخشین دەکات دەفەرمێ ماڵ بۆ خوا ببەخشن کە باسی حەج دەکات دەفەرمێ حەج بۆ خوا بکەن هەموو عیبادەت و خواپەرستیەکان دەبێت بۆ خوای تەبارەک وتەعالە بۆ چونکە بەس خوا دەتوانێت پاداشتی عەبد و بەندەکانی خۆی بداتەوە هیوایە تۆ چاکەی دەگەڵ دەکەی ئەگەر چاوەڕێی پاداشتی و ئینسانی بینات لێتێ سوپاسیش تۆبەی دەکەی دەڵێ جارێکی کە چاکەی دەگە کەس ناکەم مەگە بەتەمای چاکە و پاداشتی خەڵکی بی بەڵام ئەگەر هەموو شتێکت ڕەبت کردەوە بەخوا خەڵک سوپاست بکە یان سوپاس نەکا دەستخۆشیت لێ بکە یان دەستخۆش لێ نەکا گوێی نادەیە دەڵێ ئەوەی کە لە پێناومدا کردووە ئەو ئاگای لێتی هەموو جارە من ئەوەی پێم خۆشە ینی تەرکیزی لەسەر بکەم و لە سەردەمی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام خەڵک پێویستی بە نان بووە پێویستی بە خواردن بووە پێویستی بە قوت بووە یعنی پێویستی بە پارەی نەبووە چونکە پارە هەر بەو شێوەی نەبووە لە ناو خەڵکی خەڵک خواردنی نەبوو بێخوا نەک پارەی لەبەرچێدا نەبوو بێسەرفیکە لەبەرەوەش زۆربەی سەدەقە و خێرات لەو کاتێ بە خواردن بووە کەفاڕەتەکان تەماشەکە هەموو کەفاڕەتەکان بەشێکی تێرکردنی فەقیر و هەژاری بووە بەشێکی تێرکردنی فەقیر و هەژار و پۆشتەکردنی بووە زەکاتی فەتر تێرکردنی فەقیر و هەژاران بووە لە ڕۆژی جەژندا لەبەرەوەی ئەمڕۆ تەماشا دەکەین کاتێک کە شتەکان گۆڕاون خەڵک پێویستی بەچی پێویستی بە مادەیە پێویستی بە پارەیە دەبێ ئەو فقهەمان هەبێتن لەبەرەوەش خوای پەروەردگار تۆماری کرد دەفەرمێ إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا
لپێناو خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خواردنتان دەدەینێ چاوەڕێی سوپاس و شتایشی ئێوە ناکەین. خوای پەروەردگار لە ئەو سوورەتەی دەفەرمێەوە ئەنفقوا فی سەبیل الله سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 195 ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. برا خۆشەویستەکانی خۆم، لێرانە ماڵ نەبەخشین لە پێناو خوای پەروەردگاردا و کۆشش نەکردن لە پێناو خوادا تەبارەک و تەعالا خۆ تووشی هیلاکەت کردنە. چاک دیقەتی لێ بکەن. وأنفقوا في سبيل الله لە پێناو خوای پەروەردگار ببەخشن ولا تلقوا بأيديكم إلى التهلكة. هاوڵان دەفەرمونە ئەو ئاەتە لەسەر ئێمە دابەزی. ئێمە کە خەڵک زۆر هاتە ناو ئیسلام و موسڵمان گوتمان کاکە ئەو جارێ ئێمە تۆزێ بۆ خۆمان گۆشەگیر دەبین، خەریکی کەسابەت دەبین، خەریکی تیجارەت دەبین، بۆ خۆمان بەش تۆزێ ماڵ بەسەرێکەوە دەنین، ئەوان بە ئەو جارەی نۆرێوان بیتن. خۆ بە نۆرە نییە. خزمەتی ئیسلام و دین دەگەڵ تەمەن و عمری ئینساندایە. ناکرێ ئینسان مەسەڵەن کە قەڵەباڵک وزا خۆ بچێشتە بڵێ وەڵا جارە من عیلاقەم نییە. دەبێ ئەوەی کە پێت دەکرێەوەی کە لەسەر شانتە ئەنجامی دەی. لەبەرۆ دەفەرمی وەلا تلقوا بأيديكم إلى التهلكة. وازهێنان لە کاری ئیسلامی بۆ خوا خۆ تووشی تەهلوکەکردنە، خوا پەنامانداتن. ئەو جا دەفەرمێەوە ئەحسین و چاکەکار بن. ئەها بە مطلقی باسی کردووە. لەگەڵ چێ چاکەکار بین؟ دوای خوردی دەکەینەوە ئینشاء الله. إن الله يحب المحسنين. خوای گەورە چاکەکارانی خۆش دەوێتن. لەبەرەوەش خۆشەویستانی خۆم، زۆر جار گوێتان لێ بۆ کە هەندێک دەڵێن ئافرەتێکی زیناکەر خوای گەورە ستری شەڕەف و ناموسی هەموو لایەک بکە ئینشاء الله، کە مەشهوریش بۆ بەو ئیشەی. ڕۆژێک لە سەحرا سەجێک دەبینێتن زۆر تینوە، بۆ خۆی دادەبەزێ لە بیرەکە ئاو دەردێنێ و ئاو دەخواتەوە، کە تەماشە دەکە ئەو سەگە قەپار لە خۆڵ دەدا لە تینوان، کە چاوی وێ دەکەی بەزەی پێدا دێتەوە، دادەبەزێتەوە ناو بیرەکەی بە پێڵاوەکەی خۆی جاخۆب بۆ پێڵاو بۆ هەر شتێکی بووە، ئاوی بۆ دێنێ، ئاوی بۆ ڕادەگرێت تا تێر ئاوی دەکاتن. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵاتو وەسەلام خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لەسەر ئەو کردەوەی لە گوناه و تاوانەکانی خۆش بوو خوای پەروەردگار بردیە بەهەشت لەسەر چاکەکردن بەرامبەر بە سەجێک. لەبەرەوەی گوتم نێتاقی چاکەکردنی ئینسانی ئیماندار هەر ئینسان ناگرێتەوە، هەر موسڵمان ناگرێتەوە، کافر و حەیوان و دار و بەرد و هەموو شتێکی دەگرێتەوە. ئەو جا لە سوورەتی النەحلدا لە ئایەتی 30 خوای پەروەردگار تەبارەک و تەعالا دەفەرمێ وەقیلە للذین اتقوا ماذا أنزل ربكم قالوا خيرا. کاتێک کە بە ئەهلی تەقوا و دیندار دەگوترێ خوای پەروەردگار چی بۆ سەردا بەزاندوون، چی بۆ ناردوون، قالوا خيرا، چکەوەی کە لە لای خوای پەروەردگار بێ هەمووی چاکەی و هەمووی فەضائیل و هەمووی شتێکی چاکە. بەڵام بۆچێ ئەوە؟ قالوا خيرا للذين أحسنوا في هذه الدنيا حسنة. چاکە و فەضائیلێک لە لای خوای پەروەردگار بۆ ئەو کەسانەی کە چاکەکارن لەو دنیایە. ولدار الآخرة خير ولنعم دار المتقين. وە لە دوا ڕۆژیشدا بە باشترین و چاکترین شێوە خوای پەروەردگار پاداشیان دەداتەوە بۆ کەسانی کە چاکەکارن لەو دنیایی. ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی الزومەر لە ئایەتی 10 دەفەرمێ قل يا عبادي الذين آمنوا اتقوا ربكم. ئەی بەندە باشەکانی خوای پەروەردگار، قل يا عبادي الذين آمنوا، ئەی عەبد و بەندانەی کە ئیمانتان هێناوە، لە خوا بترسن، بۆ حیساب بۆ خوا بکەن، سنوورەکانی خوا مەبەزێنن. للذين أحسنوا في هذه الدنيا حسنة. ئەوەی کە لەو دنیای چاکەکارن پاداشتی نەبڕاوەیان لە لای خوای پەروەردگار بووێ، بەڵام ئاگاتان لێ بێتن.
شەرتی قبولکردنی حەسەنات و چاکەی عەبد و بەندەکان ئیمانە. قل یا عیبادیە الذینە ئامنوا، یعنی کەواتە کەسێک کە چاکەکار بێ ئیماندار نەبێ پاداشت وەرناگریتەوە لە ڕۆژی دوایی. لەوانەیە لە دنیا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا تەمەنی درێژکە، قالبی ساغکە، ماڵی زیادکە، منداڵی زیادکە، سومعە و ناودەنگێکی پێ بدا، بەڵام بۆ دوا ڕۆژ هیچ شتێکی بۆ نییە. لەبەرەوەی شەرتی قبولکردنی ئەعمالی ساڵحە ئیمانە. ئینسان ئیمانی هەبوو ئەعمالی ساڵحەی لێ وەردەگیرێ، ئیمانی نەبوو هیچی لێ وەرناگیرێت لە دوا ڕۆژدا، بەڵام لە دنیادا پاداشتی خۆی وەردەگریتەوەکو باسم کرد. دەفەرمێ للذین ئەحسنوا فی هذه الدنیا حەسەنە. ئەلەو دنیاش خوای پەروەردگار حەسەنەیان بە قسمەت دەکا. حەسەنەش چییە؟ هەموو شتێکی چاکە، هەموو شتێکی چاکە. خانوێکی باشی بە قسمەت دەکا، ژنێکی چاکی بە قسمەت دەکا، مەرکەبێکی چاکی پێدەدا، ڕزق و ڕۆژێکی باشی دەداتێ، سومعە و ناودەنگێ، هەرچی کە بە خەیاڵت دادێ هی چاک خوای پەروەردگار پێت دەدات. لەبەرەوەش خوای پەروەردگار تەبارەک و تەعالا لە سوورەتی ئەلبەقەرە فێری کردووین کە گەورەترین دوعایە: ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. ئەو جا خۆشەویستانی خۆم، خوای پەروەردگار دەفەرمێ وأرض الله واسعة إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. لەو زۆر گرنگە ئینسانی ئیماندار بزانێتن کە چۆن هەڵسوکەوت و معاملە دەکا لەگەڵ خوای پەروەردگار تەبارەک و تەعالا، و بە شێوازێک کە ئینسان لە شوێنێک کە نەیتوانی عەبدایەتی و بەندایەتی بکات دەفەرمێت وأرض الله واسعة. لێرانە بڕوا بۆ شوێنێکی دیکە کە بتوانیتن عەبدایەتی و بەندایەتی خوای پەروەردگار بکە. ئەو جا دەفەرمێ إنما يوفى الصابرون أجرهم بغير حساب. بەڵام ئەوانەی کە لەسەر دینداری و موسڵمانیەتی تووشی ناخۆشی و ناڕەحەتی دەبن، سەبر بگرن، پاداشتی بێ حیساب لە لای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا وەردەگرن. ئەو جا خۆشەویستانی خۆم، لەو ئاەتەی کە دەینە خزمەتی و دوایین ئاەتیش دەبێتن، دین کە سوورەتی ئەنیسایە، یعنی لەو حەڵقەی بڵێ دوایین ئاەت دەبێت دەناشتا چینە خزمەتی کە بابەتەکە بابەتێکی گرینگە. لە ئاەتی 36 سنفەکانی ئەوەی کە تۆ چاکەیان دەگەڵ بکەی، چاکەیان دەگەڵ بکەی، دەفەرمێ وەعبودوا الله ولا تشركوا به شيئا. دەفەرمێ خوای پەروەردگار بپەرستن، شرکی بۆ بڕیەکەواتە ئەوەی کە چاکە و فەضائیلی وەردەگیرێ نابێ ئینسانێکی مشریک بێ، نابێ ئینسانێکی کافر بێ، دەبێ ئینسانێکی موسڵمان و ئیماندار بێ. ئەو جا دەفەرمێتی وەبیلوالیدەینی ئیحسانە. یەکەم سنف کە دەبێت تۆ چاکەکار بی لەگەڵیان کە لە دەرسەکانی ڕابردوو باسمان کرد، دایک و باوکت، هاوکاریان بی، چاکەیان لەگەڵ بکەی. ئەو جا دەفەرمێتی وەبیذیل قوربا، ئەوەی کە تۆ دەبێ هاوکاریان بکەی، چاکەیان دەگەڵ بکەی. چێنە؟ ئەوانەی کە خزم و کەسی خۆتن. جا خزم و کەس هەمووی دەگرێتەوە، ئەوەی کە خزمی تۆ بە سیغەیەک لە سیغەکان و بە ڕێگایەک بە ڕێگایەکان پێت دەگەنەوە. مەڵێ وەڵا ئەوان ڕۆژێک لە ڕۆژان چاکەیان لەگەڵە بن نەکردووە. چاکە بە دەستەوایی نییە، دەبێت تۆ چاکەکار بی دەگەڵیان. ئەو جا چی؟ وەلیەتامە، سنفی دیکە کە دەبێت چاکەکار بی دەگەڵیان یەتیمەکانن. دیاریشی نەکردو ئەو یەتیمانە هی موسڵمانان بنیان هی غەیری موسڵمانان بن. ئەو جا دەفەرمێت وەلمەساکین، خەڵکی فەقیر و هەژار. ئەو جا دەفەرمێت وەلجاری ذی القوربا، جیرانێک کە هەم خزمی شت بیتن و جیرانی شت بیتن. ئەو جا وەلجاری الجونوبی، جیرانێکی دیکە کە مەسەڵەن خزمت نییە، نایناسی بەڵام جیرانی تۆیە، دەبێت چاکەکار بی دەگەڵ. والصاحبی بالجەنب، ڕەفیق و برادەرێکت کە ڕەفیق و برادەرتە، دەبێت چاکەکار بی دەگەڵی. وابنی السەبیل، کەسێک کە دەبینی مەسەڵەن دەوڵەمەندە بەڵام لە سەفەرێدا پارەی لێبڕاوە، ئیمکانێتی پێ نییە، دەبێت چاکەکار بی دەگەڵی. وما مەلەکەت ئەیمانوکم، ئەوانەی کە عەبد و بەندەن لای ئێوە کە ئێستا نەماون، ئەوانەی کە ئیش دەکەن لە ماڵەکان ئەو ڕۆکەوای لێ دەکەین، دەبێت چاکەکار بی لەگەڵیان. إن الله لا يحب من كان مختالا فخورا. خوای گەورە کەسێکی خۆش ناوێت کە لوود بەرز بێ، متەکەبیر بێ، چاکەکار نەبێ لەگەڵ ئەو خەڵکەیدا.
لە دەرسی داهات و ئینشاءالله هەر لە قزمەت ئاەتەکان تەواوی دەکەین. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه.